بینەرانی پایتەخت میدیا لە هەر کوێیەکە سڵاوتان لێبێت لە بازاڕی دراوەکەی شاری هەولێرم لێرەدا قەرەباڵغی و جەنجاڵیەکی یەکجار زۆر هەیە ڕۆژ دوای ڕۆژ نرخی دۆلار دادەبەزێت و ڕوو لە دابەزینە بەیانی ئەمڕۆ $100 بەرامبەر بوو بە 149,600 دینار بەڵام ئێستا دابەزیوە بۆ 149,550 دینار شارەزایانی بواری دراوە کارەکەی دەگەڕێنەوە بۆ ئەوەی دۆلارێکی یەکجار زۆر خراوەتە بازار من بۆ مەبەستە گفتوگۆ لەگەڵ مامکەیفی دەکەم کاکەیفی سڵاوت دێبێت وەکو وتەبێژ بازاری دراوەکەی شاری هەولێر پێم بڵێ دوایین پێشات و گۆڕانکاریەکانی نرخی دۆلار چییە و چۆنە؟ بخير بين حاليا ورقه ب 149 و 550 عوان بيو دقيقا يعني دبيانيوت بحوصد وحوصد تقريبا نيشي 100 دينار اللي بوتو للشم يعني لا بيشموا نيشتي تقريبا 500 دينار تشيلي و 150 دينار هات تخواري براورد بچن هەفتەیەک لەمە و بەرچەند هاتووە تەخوارەوە 1000 دينار 1000 دينار هاتووە تەخوارەوە هۆکاری نزمبوونەوەی نرخی دۆلار بۆچی دەگەڕێنەوە ئێوە بەخۆی هۆکارەکە ئەوەیە ئێستا هم دولار زورا روزانه باقي مركزي زياده ل 290 مليون توزيع دكاتن اوزا 20 مليون او 25 مليون نقد كي دايته بازاري ايداع زوره براستي يعني ايداع روزانه زوره يعني هم روز ايداع هي يعني الدولار زور يتبازاري يعني هم روز دولار زور بغايات يتناو بازاري بكرين وفلوشتا اش پرسیارە جەوهەریەکە ئەوەیە هاوڵاتیان دەپرسن ئەرێ دووبارە دۆلار دەبێتەوە 132,000 نا يعني نا 132,000 چکە باقي مركز بخۆی بە 132 دەکات لەوانەیە تا 100 كان بێتەوە بەس دیار نییە کەی ئەگەر لە عراق هەرەوە بەردەوام بینەوت هەر گران بیتن بە $80 وانە بیتن يعني عراق يعني ريشين كده قلت بر بلا ما قال نود دابز يبي $50 لوانيا ديسان دولار برز بيتو بلا ما قال نود هر بقراني بمينتو عراق لو انا ريشين كبقريتو بر شو عراق روس برز بدينار خوي دبرش نودا بنوكو بيشينتو باسی نەوتت کرد دووبارە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کاریگەری لەسەر نرخی دۆلار دروست دەکات بەڵێ ئەگەر يعني نوتي هرمي كردستان بيتن يعني دولارك او نوتي بيتو ناو بازاري ايرا دولار دادا بس زور شكا دولارك مزبوره بو متسبكنوا بو متسا اگر هيس ني بو متسبكنوا دينار دبي لبازاري ساخنوا بوي بيفروشن دينار راتشن هذا هو دارم يعني حكومه هرمي كردستان او نوتي بخوي بفروشيتن بوي دولارك بات بازاريو هم قازانج نبقاتو هم يعني موچەکەش بەردەوام بیت هێوربوونەوەی دۆخی سووریا کاریگەری لەسەر بازار ئێوە هەیە بەڵێ ئەوش ینی تۆزێک دۆلاریان بۆ خۆیان دەبەت چکە پارێک زۆر سووری هاتە ینی عراق و هەرێمی کوردستان بەڕاستی ینی خەڵکەت زۆر تووشی بەگرانی بە سووری کڕیوە ئێستا لەوانێ زەرر بی بەس هیوادارم ئەو خەڵکە زۆر خۆ لە پارەی سووری نەداتنەوەی تووشی زەرر نەبی چکە ئەو پارە ینی پارەشی نێودەوڵەتی نییە پارەشی ئەوە نییە پشتگیری هەبیتن يعني باريس سوري كاغازك او كوزاردي لي داتن بو موتسر يعني سلامانكان بو موتسلي داتن دايت بازاري وكو زريدي براستي يوادان مخل كزور باري خوي همينه كات باريس سوري كاتوشي زرمن بتوكو تومان اها باسي باريس سوري كير استا وسعكي كو باريس سوري خلق ديكرين نايكري استا حاليا با سطو تقريبا نيشتي سطو حفتا وبينز سطو حفتا وشش معاملي بيو تقريبا بلام يعني اگر يعني لسوريا بس نيشتي سطو تسلا زاديا بيس زادني فرق لك سوريا يعني اگر او بارا جرام بعد بالا سوريا جرام با نقديرا خلق الجزر يستدير كريويتي بان اگر ادنا شتي روب داتن يعني شرشنا خور هر شي روب داتن ليرا او خلقا دبي عمي با 56 اگر بيشي فروشيتوا دي او زب فروشيتوا زور سپاس دەکەم کاکەیفیکە لەگەڵم بوویت ئەگەر هاوکارم دیمەنەکانی بازاری دراوەکەی شاری هەولێری پایتەختان بۆ بگوازێتەوە قەرەباڵغی و جەنجاڵیەکی ئەکجار زۆر هەیە کڕیاران و فرۆشیارانی نرخی دۆلار کڕیاران و فرۆشیارانی دۆلار و دراوە جۆرا و جۆرەکان هاتوونەتە نێو بازاری دراوی شاری هەولێر لێرەدا مامەڵە بە دراوەکانیان دەکەن بە گوێرەی زانیاریەکان لە ئێستادا هەر $100 بەرامبەرە بە 149,500
149050 دینار 550 دینار بەیانی ئەمڕۆ بە 149600 دینار بوو بەڵام وا دیارە ڕۆژ دوای ڕۆژ کات دوای کات نرخی دۆلار ڕوو لە دابەزینە و دادەبەزێت بە گوێرەی گوتەی شارەزایانی بواری درا و ئاماژە بۆ دەکەن پێشبینی دەکەن ئەگەر دۆخی سیاسی سەقامگیر بێت بە تایبەت پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و فرۆشتنی نەوتی عێراق هەم هەرێمی کوردستانیش کاریگەری ڕاستەوخۆ لەسەر دۆلار دەبێت بە جۆرێک شارەزایانی بواری درا و ئاماژە بۆ دەکەن کە ئەگەری هەیە تاکو 140ەکانیش دۆلار بێتە خوارەوە و ڕوو لە دابەزین بێت و هۆکارێکی تری دابەزینی دۆلار لە ئێستادا بەم شێوەیە کە بەراورد بە چەند هەفتەیەک لەمەوبەر 1000 دینار دابەزیوە هۆکارە سەرچیەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە دۆلارێکی یەکجار زۆر خراوەتە بازار لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە بۆیە ڕۆژ دوای ڕۆژ نرخی دۆلار ڕوو لە دابەزین دەکاتن وەکو دەیبینن لە چاوی کامێرای پایتەخت میدیاوە ئەمە دیمەنی ئێستای بازاری دراوەکەی شاری هەولێرە کاسبکاران و کڕیاران و فرۆشیارانی دۆلار سەرقاڵی کڕین و فرۆشتنن بە پارەکانیان هەم دۆلار هەمیش جۆرەکانی تری دراو و هۆشداری دەدرێت لەوەی هاوڵاتیان دوور بن لە کڕینی پارەی سووری بەهۆی ئەوەی دۆخەکەی سەقامگیر نیە و خەڵکێکی زۆر لە ماوەکانی ڕابردوو تووشی زەرەر و زیان هاتووە ئەوەی کە دەیبینن دیمەنی ئێستای بازاری دراوەکەی شاری هەولێرە قەرەباڵغی و جەنجاڵیەکی یەکجار زۆر هەیە وەک ئاماژەم پێدا بەیانی ئەمڕۆ هەر 100 دۆلارێک بەرامبەر بوو بە 149600 دینار بەڵام لە ئێستادا 50 دینار هاتۆتە خوارەوە و کات دوای کات و ڕۆژ دوای ڕۆژیش نرخی دۆلار بەردەوام دەبێت لە دابەزین کە قسەم لەگەڵ شارەزایانی بواری دۆلار کرد دراوەکان کردەوەن ئاماژەیان بۆدا لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان ساڵانە نرخی دۆلاریش ڕوو لە دابەزین دەکات مامە سڵاوت دێبێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتم باش هەوڵ دەدەم گفتوگویان لەگەڵدا بکەم بەڵام بەشێکیان نایانەوێت قسە بکەن مامە سڵاوتان لێبێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان شێوەیەکی ڕاستەوخۆ ڕۆژە غازي دار الزينبي غازي دار الزينبي غازي بابي ورا بخو ورا كابيري ورا صوفي وشنا خاوي جاوت دەبێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتم ئەگەر بریتە ئێرە پێم بڵێم قەرەباڵغی بازاری دۆلار وەرە پێش قەرەباڵغی بازاری دۆلارەکەی هەولێر ئەمە چییە و چۆن ئەوە مامەڵەی سووریە پارەی سووری باشە بەڵێ وەستی پارەی سووری کووە وەڵی بەرز و نزمی زۆرەکە ڕۆژانە بەرز و نزمی زۆرەکات بەڵێ بەڵێ کڕینەیە و فرۆشتنیشەیە باش دەگوترێ نرخی دۆلار ئێستا زۆر دابەزیوە ئێوە هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە هۆکارەکەی ئیدا هەیە پارە بۆ بانقڕوا بۆیش دابەزی و لە دابەزینە ئەی هۆکاری تری دەڵێن لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان زیاتر هەموو ساڵ دابەزێ بەڵام سەبەبەکەی ئیداعە بە دەرەجەیەک ئیدا هەیە مانگێکە ئیداع پارە بۆ بانقەچێ بە 25 بە پارەی سوور ئەیفرۆشن دۆلارە فرۆشن ئەیکەنە دینار و دینارەکە بۆ بانخڕوە ئەوە دەوری هەیە هەفتەی پێشتریش پێم وابێ کۆڕەک تیلیفۆن فرۆشتی دۆلاری فرۆشت ئەوە دەوری زۆر هەبوو دابەزی باش هاوڵاتیان چۆن پێشوازی لە دابەزینی نرخی دۆلار دەکەن خۆشە وەرەقە دابەزێ هاوڵاتیش پێی خۆشە مامەڵەش ئەبێتەوە یعنی لە مەسلحەتی هەموو لایەکە عادی دۆخی بازار بە گشتی چۆن ئێستای بۆرسا بازار ڕاوەستاوە ئەوە نییە بڵێ بازار باش بێ بەڵام هەر باشە هەر ئاواش بێ هەر باشە هۆکارەکەی چێ ڕاوەستاوە قەیرانی موچە و ئەو کێشە سیاسیانە دەوری زۆر هەیە لەسەر هەموو بابەتێک لەسەر هەموو مامەڵەیەک سپاس بەخێر بێت بینەرانی پایتەخت میدیا
ئەوەی کە گوێبیستی بوون و بینیتان لە چاوی کامێرای پایتەختەوە دیمەنی ئێستای بازاڕی درا و بۆرسەی شاری هەولێر بوو وەک ئاماژەی پێدەدەن بە جۆرەی زانیاریەکان کەەوە نرخی دۆلار بەردەوامە لە دابەزین بەراورد بە چەند هەفتەی ڕابردوو بە شێوەیەکی بەرچاو و پێشبینی نەکراو دابەزیوە بەڵام لە ئێستادا پێشبینی ئەوە دەکەن ئەگەر ڕەوشی سیاسی سەقامگیر بێت و پرسی هێناردەکردنەوەی نەوت بەردەوام بێتون ئەوە زیاتر دادەبەزێت پێشبینی دەکەن تاکو 140,000 دیناریش بێتن و هۆشداریش دەدەن شارەزایانی بواری درا و هۆشداری دەدەن لەوەی هاوڵاتیان دوور بن لە کڕین و فرۆشتنی پارەی سووری چکە داهاتویەکەی سەقامگیر نییە. وەک هەمیشە لە بوونی هەر زانیاریەکی تر چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی پایتەخت میدیا بێت.